بەڵام ئەوەی کە ئێمە نیگەران کردەوە بوو کە بەپێی وتەی ئەوەندان پەرلەمانانی کە لەوێ حزوریان هەبووە باش لەوە کرێ ئەو منحەیە کە بەرکەوتوانی کیمیاباران هەیەە ژمارەیەکیان کە کارمەندی حکومین ئەو منحەیان دەبڕێ اختیارێکی وێتە بەردەم قوربانیەکان یان موچەی بەرکەوتوەکە هەڵبژێرن یان ئەو موچەی ئەو فەرمانگەیە کە کارمەندن تێدا. بۆیە ئێمە ئەمڕۆ ئەم یاداشتە لە ڕێگای ئەم بەڕێزانەوە گەینە سەرۆکایەتی پەرلەمان و داواکاری لەسەر جەم ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە لە ئازارەکانی قوربانیەکان و بە ئازارەکانی قوربانیەکان ئاشنا بن، چونکە بەڕاستی ئەمەی کە ئەمڕۆ ئەوان یان لە پەرلەمانە تێپەڕیوە بێنرخکردنە و سوکایەتیکردنە بە قوربانیەکان و هەزنەکردنە بەو ئازارەی کە قوربانیەکان ڕۆژان و شەوان پێدێنەوە. ئێستا تۆبەی منحەکانیشان ببڕی کە ئەمە لە ڕاستیدا بە هیچ جۆرێک عەدالەتی تێدا نیە و بە هیچ جۆرێکەوە پێی ناوترێت چاکسازی، بەڵکو ئەوە زوڵمێکی ترە، بەڵکو وەستەمێکی ترە کە دەکرێت. حتا بەڕاستی من لە ناو هۆڵی پەرلەمان ئەو خوشک و برا بەڕێزانە بە شاهد نەگەر بە بیریان بێ وەکو ئەندامێکی پەرلەمانی خەڵکی هەڵەبجە هۆشداریم دا بە سەرۆکایەتی پەرلەمان وتم بەتایبەتی خەڵکی هەڵەبجە کاتێک کە ئەکەونە مانگی سێوە هەموو ئەو معاناتێک کە بەسەریان هاتووە هەیە 12 نەفەری لێ شەهید بوو، هەیە زیاتر ئەوە لەلایەن تازە ئەبێتەوە. ئەگەرچی 30 ساڵی بەسەرا تێپەڕیوە معاناتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان وەکو وایە 30 سانی بەسەرا تێپەڕی بێ، ئەو معاناتە لە مانگی سێ دووبارە ئەبێتەوە. ئێمە یاداشتەکەمان لێوەرگرتوون و بەڵێنیان پێ ئەدەین کە هەتاوەکو قسەمان بە بڕشت بێ، هەتاوەکو دەنگمان بگا ئێمە دیفاعیان لێ بکەین و داواکاری ڕەواکانیان بگەینە ناو هۆڵی پەرلەمان وەرلەوێش دیفاعی لێ بکەین و شەڕی لەسەر بکەین.